حسنان چالاکانی باری ژینگە و شەوەکار بەشانازیەوە تەنها شەوەکارم کە لە شاری هەڵەبجەیە کە هونەرەکەم لە پێناوی خزمەتکردن بە ژینگەیە بەکارهێنم ئەویش بە کۆکردنەوەی ئەو شتە فرەدراوانەی کە لایەن خەڵکیەوە فرەدرێن من هەوڵمیاوە کە ئەوەنە دەستم گەیشت بێ کۆیان کەمەوە فرە نەدرێنە ژینگەوە من بتوانم لە کارە هونەریەکانمە بەکاریان بهێنمەوە هەم بۆ پێداویستێکی خۆمیان پێ پڕەکەمەوە هەم لە ڕێگەی فرۆشیشیانەوە داهاتێک بۆ خۆم بێت و هەم پەیامێکی ژینگەیش بگەێنم بە خەڵکی کە بتوانن پێش ئەوەی کە شتێک بکڕن شتێ بەکاربێنن بیر بکەنەوە کاتێک کە فڕێ ئەیەن پێویستیان پێ نابێ فرێنێنە ژینگەوە بتوانن بە دید و سەرلێخی خۆیان شتێکی لەو جۆرەی لێ دروستکەنەوە ئیسفادەی لێ بکەن و لە پێناو خزمەتکردن بە ژینگە و پاراستنی ژینگە. تابلۆکان بەرنامە هونەریەکانی ئەمڕۆم بریتی بوون لە 28 تابلۆی هونەری کە لە قماشی بەفیڕۆدرا و جلوبەرگ و قماشی بەفیڕۆدرا و ئەو سەرپارچانەی کە لای خەیاتەکان لە شاری هەڵەبجە ئەوانەی کە دەستم پێ ڕانگەیشت بێت کە توانم بێتم کۆیان کەمەوە نهێڵم فرە تێکەڵی پاشماوەی تر بکرێن و فرە بدرێنە ژینگەوە من توانیمە کۆیان کەمەوە هی خۆم هی خێزانەکەم هی کەسوکارم و هاوڕێکان و چواردەورە کە ئەوەن توانێت بێتم کۆیان کەمەوە بەکارم هێناوم بۆ دیزاینکردنی تابلۆکانم هەر شتێکیش لە تەواوکردنی دیزاینی تابلۆکانم مابووەتەوە هەوڵم ئەوەش فرە نەیەم جارێکی تر بەکاری بێنم بۆ دروستکردنی سەرینی بچووک و پشتی سەرین بە شێوەیەکی فلۆکلۆری کە دوای ئەوە ئەتوانم بە دڵخۆشیەوە بە دیاری ببەخشمە کەسانی دەوروبەرم و هاوڕێکانم کە ئەمەش ئەتوانم دوو ئامانج پێکەم ئەویش کە دیارێکم بەخشی بێت و هەمەوەش کە فێری کەم ینی تێبگا لەوەی کە ئەتوانێت لەو قماش و جلوبەرگانەی کە پێویستی پێ نییە فرانایەتە ژینگەوە بتوانێت شتێکی لەو جۆرەیە لێ دروستکە پێداویستێکی ژیانی خۆی پێپڕکات.